لەگەڵ مردووەکانیان دەژین یان گۆشتی مرۆڤ دەخۆن. ڕوخساری کچەکانیان دەشێوێنن بە مەبەستی پاراستنیان. چی دەزانیت سەبارەت بە نامۆترین هۆزەکان لە سەرانسەری جیهاندا؟ با چیرۆکەکەمان لە ئەندەنوسیاوە دەست پێ بکەین، ئەو شوێنەی کە هۆزەکانی تۆراجای لێژێ. ئەندامانی ئەم هۆزانە لە مانگی یابی هەموو ساڵێک تەرمی مردووەکانیان بە جلوبەرگەکانیانەوە دەردێننەوە، پاکیان دەکەنەوە و دەیان ڕازێننەوە و تابوتەکانیان دەگۆڕن. پاش کەمێک دانیشتن و وێنەگرتن لەگەڵیان دەیان خەنەوە نێو گۆڕەکان. ئەمە کارێکی ترسناکە، بەڵام بە بڕۆی ئەوان بەختێکی باشیان بۆ دەهێنێت. هەندێکیان تەنانەت تەرمەکان نانێژن و لە ماڵەکانیاندا دایدەنێن، چونکە باوەڕیان وایە کە نەخۆشن و دوای ماوەیەک چاک دەبن. لە ئەندەنوسیا دەمێنینەوە، دەچینە دارستانەکانی بابوو، ئەو شوێنەی کە هۆزی کۆرۆوایتیایە دەژین. دوایین هۆزی مرۆڤخۆرەکان لەسەر زەوی. ئەندامانی ئەم هۆزە مردووەکانیان دەخۆن. ئەوان باوەڕیان وایە خواردنی مردوو لە جنۆکە دەتپارێزێت. دانیشتوانەکەی بە 3000 کەس مەزەندە دەکرێت. ئەم هۆزە لەلایەن کۆمەڵێک توێژەر لە ساڵی 1970 دۆزرایە. چیرۆکەکەمان هێشتا کۆتایی نەهاتووە. با لەگەڵیەوەدا گەشت بکەین بۆ ئەفریقیا، بە تایبەت بۆ وڵاتی ئەسیوبیا. لەو شوێنەی هۆزی مورسی تیادا دەژی کە ژمارەی دانیشتوانی بە 10,000 کەس مەزەندە دەکرێت. کچانی ئەم هۆزە لێویان کۆن دەکەن، دەمیان گەورە دەکەن و شێوەی خۆیان دەشێوێنن بۆ ئەوەی نەکەونە دەست کۆی لە بازەکان. بەڵام ئەم کارە بەم دواییە بۆتە ئامرازێکی جوانکاری. لە کۆتاییدا دەڵێن ئەم هۆزانە نمونەنین لە تەواوی هۆزەکانی جیهان. هەندێکیان بە ئارامی دەژین، هەندێک هۆزیش شوێن و نەریتەکەیان کردوتە سەرچاوەی بژێوی و پێشوازی لە گەشتیار دەکەن. ئەگەر دەرفەتت بۆ ڕەسا ئامادەی سەردانی نیشتیمانی ئەم هۆزانە بکەیت،